تیشکە قورئانیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. وجاء من أقصى المدينة رجل يسعى قال يا قوم اتبعوا المرسلين. ئەوسا لەو پەڕی شارەوە پیاوێکی ئیماندار بەپەلە بە گورج و گۆڵی هاتووەتی: ئەی قەوم و هۆزم، ئەم پێغەمبەرانە ڕاز دەکەن، ئەم فرستادانە ڕاز دەڵێن، شوێنیان بکەون، بڕوایان پێ بکەن، ئیمانیان پێ بهێنن. سوورەتی یاسین. سەرەتا پێویستە ئەوە بڵین کە لە دەستەواژەی ئەسحاب القەریەتی سەرەتای لاپەڕەکەوە کە بە مانای خەڵکی شار دێت، ئەوە دەردەکەوێت ئەو جێیەی کە نێردراوەکانی بۆ ڕەوانە کراوە بیابان نەبووە، بەڵکو یەکێک بووە لە شارە ئاوادانەکانی شارستانیەتی ئەو ڕۆژگارە. خەڵکی ئەو جێیە باوەڕیان بە دوو نێردراوەکەی یەکەم نەکردووە. خوای گەورە سێهەم نێردراویشی بۆ ناردوون، بەڵام ئەم خەڵکانەی کە لەسەر عینادی و سەرسەختی ڕاهاتوون، نەک هەر بەوەوە ناوەستن کە گوێ لە نێردراوەکان ناگرن، بەڵکو دەستیان دەچێتە خوێنی هاوشاریەکی خۆشیانەوە. ئەم ئاەتە پیرۆزە باسی چوارەم کەس دەکات کە سێ نێردراوەکە پشت ڕاست دەکاتەوە. ئەم کەسە یەکێک بوو لەو هۆزە و لە ئەقسەل مەدینەوە هاتبوو. لە کۆنەوە تەفسیر نووسان چەندین بۆچوونیان لەسەر ئەقسەل مەدینە دەربڕیوە و لە ناوەڕۆکی ڕاستەقینەی ئەم دەستەواژەیەیان کۆڵیوەتەوە. ئێمە لێرەدا تەنها لەسەر سێ دانەیان دەوەستین. یەک، ئەقسەل مەدینە بە مانای ئەو سەری شار دێت. ئەمەش نیشانی دەدا کە ئەو زاتە نیشتەجێی ئەو سەری شار بووە. دوو، ئەقسەل مەدینە بە مانای یەکێک لەسەر دەستە و دەستە بژێرەکانی شار دێت. بۆ نمونە کاتێک لە سەڵات المونجیەدا دەڵێین ئەقسەل غایات، وشەی ئەقسا مانای بەرز و مەزن دەگەیەنێت، کەواتە ئەم کەسە یەکێک بووە لە چینی ئەرستۆکراتەکان کە هاوشێوەی ئەم ڕۆژگارە لە دەرەوەی شار و لە ڤێلاکەی دانیشتەجێ بووە و زۆر تێکەڵ بە خەڵک نەبووە. سێ، ئەقسەل مەدینە بە مانای ئەوە دێت کە ئەم زاتە هەتا بڵێیت لە بیر و بۆچوون و تێگەیشتنی گەلەکەیەوە دوور بووە و خاوەنی ئاستێکی بەرز و بەڕێز بووە، وتەی شوێن ئەم کەسانە بکەون کە داوای هیچ جۆرە کرەیەک لە ئێوە ناکەن، چونکە خۆیان لەوانن کە هیدایەت دراون. جیهانبینی و تێگەیشتنی جیاوازی ئەو دەردەخات. بەپێی ئەم دوو بۆچوونەی کۆتایی بێت، ئەو زاتە خاوەنی فەلسەفەیەکی جیاوازی ژیان بووە بەراورد بە هاوشاریەکانی خۆی و کەسێکی خەمخۆر و دڵسۆزی وەها بووە هەر کات خەڵکی شار بکەوتنایەتە تنگانەوە هانایان بۆ دەبرد، وەکو حەمدی یازری ئاماژەی بۆ دەکات کاتێک کۆزەکەی هەوڵی کوشتنی دەدەن. قال يا ليت قومي يعلمون بما غفر لي ربي وجعلني من المكرمين. دەری دەخات کە ئەو هەمیشە هەڵگری هیوا و ئاواتی جوان بووە بەرامبەر بەگەلەکەی و هەرگیز ڕق و قین و هەستی تۆڵەسەندنەوەی تێدا نەوروژاوە. بە پێچەوانەوە بە وێنەی کەسێک کە ئامانجی ژیاندنی کەسانی دی بووە و تەنانەت بەزەیی بە دوژمنەکانیشی داهاتوەتەوە، هیوای هەمان خۆشبەختی کە خۆی پێیگەیشتووە بۆ گەلەکەیشی خواستووە و هاوڕێ لەگەڵ شەفەقەتێکی پێغەمبەرانەدا ویستویەتی بۆ دوایین جار لە بەرامبەریاندا گوزارش لە هەستەپاک و باشەکانی خۆی بکات. لە ڕاستیدا ئەم دەنگ و سەدایە زایەڵەی خەمخۆر و دڵسۆزەکانی هەموو سەردەمێکە. ئەوە تا پێغەمبەری خوا کاتێک لە ئوحوددا ددانی پیرۆزی شکاوە و ڕوخساری خەڵتانی خوێن بووە، دوعای شەڕ لەوانە ناکاکەوای بەسەردەهێن و بە پێچەوانەوە دەفەرموێت خوایە گیان گەلەکەم هیدایەت بدە چونکە ئەوان نازانن. لێرەدا دەمەوێت لە ناو کەوانەیەکدا ئاماژە بۆ خاڵێکی دیکەش بکەم. دوعای شەڕی حەزرەتی نوح کاتێک فەرمووی وقال نوح رب لا تذر على الأرض من الكافرين ديارا. ئەگەرچی وا دەردەکەوێت کە دژی ئەو شتانە بێت کە لەسەرەوە باسمان کرد، لە ڕاستی داوانیە، چونکە بەپێی دەستوری ئیعتیبار مایەکون حەزرەتی نوح زۆر بەباشی ئەو میلەتەی دەناسی کە بە درێژایی چەندەها ساڵ لە ناویاندا ئەرچی پێغەمبەرایەتی ڕاپەڕاند بوو. پێدەچێت دوای ئەوەی هەستی بە مرادی ئیلاهی کردووە سەبارەت بە سەرنجامی گەلەکەی، یان دوای ئەوەی کە خوای گەورە پێی ڕاگەیاندووە وەها دوعایەکی کردبێت.
چونکە لە ڕوانگەی ئەخلاقی گشتی پێغەمبەرانەوە وا گونجاوترە ئەم دوعایە بەم جۆرە ڕاوە بکرێت. جگە لەمە بابەتی ئەوەی داخۆ ئەم چیرۆکانە و هاوشێوەکانیان مەبەست دەیان ڕاستیە یاخود مەجاز شایستەی هەڵوێستە لەسەرکردنە. لە ڕاستیدا وەکو هەندێک گومان دەبن هەرگیز ئەم چیرۆکانە ئاماژەیی و هێمایی نین، بەڵکو وەک خۆی ڕوویانداوە و قورئانیش وەک خۆیان دەیانگێڕێتەوە. پاشان خوای گەورە بە جێڕانەوەی ئەم ڕووداوانە سەری هەندێک لەو یاسا گشتیانەمان بۆ دەردەخات کە تا قیامەت بەردەوام دەبن. واتە ئەم جۆرە ڕووداوانە لەگەڵ حەزرەتی ئادەمدا دەستیان پێکردووە و هەتا ئەو کاتەش کە مرۆڤێک لەسەر زەوی دەبێت درێژە دەچێشن. خۆی لە خۆیدا کاتێک سەیری ئەو کەرەستەیە دەکەین کە قورئان بەکاری هێناوە دەبینین کە تایبەت نەکراوە بە هیچ کات و شوێنێکەوە. هەر ئەمەش لە کتێبی جیهانی چاوەڕوان دەکرێت. ئەوەندە هەیە تەماشاکردنی قورئان بەم چاوە پێویستی بەوەیە ئاەتەکان لە چوارچێوەی تایبەتیدا سەیر بکرێن. تەنانەت دەتوانین بڵین تاکە مەرجی سوودوەرگرتنی تەواوەتیش لە قورئان هەر ئەمەیە. یەکێکی دی لە خاڵەکان ئەمەیە: ئەم ئاەتە چ دەربارەی کافریان دۆڕوو یان یەهودی و مەسیحیەکان نازڵ بوو بێت، هۆکاری دابەزینەکەی هەرچیەک بێت، دیسان هەموو تاچێک دەتوانێت چ لەگەڵ خۆی و چ لەگەڵ چواردەور و ئەو کات و شوێنەش کە تێیدا دەژی پەیوەندی عەقلی و لۆجیکی و عاتفی و ویژدانی ببەستێت و هەمیشە ببێت بە دوێنرا و قسە بۆ کراوی قورئان و لە دڵیدا هەست بە پەیامەتەڕ و پاراوەکانی ئەو بکات. بەواتایەکی تر پێویستە تاچی ئیماندار بڵێت من تەنها پێغەمبەر نیم، ئیدی جگە لەمە هەموو فەرمان و نەهیەکانی قورئان و 6,000 و قسوور ئاەتەکەی قورئان بۆ من نازڵ بوون و دەبن، مەگەر بناقە و ڕۆحی بابەتەکەش هەر ئەمە نییە؟ تکاتان لێ دەکەم، ئایا دەتوانین خودا لە کات و شوێنێکی دیاریکراودا سنووردار بکەین؟ کەواتە هەروەک خوای گەورە بە قورئان کە تەجەلی سیفەتی کەلامە پێغەمبەرمان دەدوێنێت لەگەڵ من و تۆش دەدوێت، لەگەڵ هەموو مرۆڤایەتیشدا کە دوای ئێمە دێن لە ڕاستیدا لە ڕوانگەی سیفەتەکانی وەک جیهانی بوون و گشتگیری و سەر و کاتی قورئانەوە ئەم بۆچوونە زۆر گرنگە. ئەجینا تاک بە چاوی چیرۆک و سەرگوزشتەی بەسەرچوو بۆ ئەم ڕووداوانە دەڕوانێت کە لە قورئاندا باسکراون. ئەگەر بەم جۆرەش بیخوێنێتەوە و بەسەریدا تێبپەڕێت سوودەکەیشی هەر ئەمەندە دەبێت. ئێستا با بگەڕینەوە سەر ئاەتەکە. ئەم ڕووداوەی کە لێرەدا باز دەکرێت هەتا قیامەت هاوشێوەکانی دووبارە دەبنەوە. سەبارەت بە قارەمانەکانی ئەم ڕووداوانەش دەتوانین هەر لە موئمین ئال فیرعەونەوە حەزرەتی ئەبوبەکر و حەبیبی نەجارەوە هەتا دەگات بە شایەت حاڵەکانی هەموو ڕۆژگارێک و شایەت حاڵەکانی ئەم سەردەمەی خۆشمان لەم پێڕە ئەژمار بکەین کە گیانی خۆیان فیدا کردووە. بەڵێ، شایەت حاڵی ئەم ڕۆژگارەی کە لەو سەری وڵاتەوە هەستاوە هەتا ئیستەنبوڵ هاتووە و سەبارەت بە چارەنووسی ئیسلام پێشنیار و ڕەچەتەی پێشکەش کردووە و لەمەشدا بەدوای هیچ جۆرە کرێ و غەنیمەت و ناوبانجێکدا نەگەڕاوە و هێندە فیداکار و دڵسۆز و خەمخۆر بووە کە وتویەتی ئەگەر ئیمانی میلەتەکەم سەلامەت بێت ڕازیم بەوەی لە بڵێسەی دۆزەخدا بسووتێم. بەڵێ، ئەم زاتە یەکێکە لەوان. چەندەها نمونەی دیکەش لە ناوەوە و دەرەوە، چەندەهای وە کە هاوشێوەی نمونەکانی پێشینن. قورئانی پیرۆز ڕووداوێکی دیکەش تۆمار دەکات کە لە سەردەمی حەزرەتی موسادا ڕوویداوە. بە جۆرێک ئەم دوو ڕووداوە لە هێڵە سەرەکیەکانیاندا زۆر لە یەک دەچن. یەکێک لە خانەدانی فیرعەون واتە دانیشتویەکی کۆشک و ئەرستۆکراتێک لە بەرامبەر پێشنیاری کوشتنی حەزرەتی موساوە دلێرانە دەنگ بەرز دەکاتەوە و دەڵێت أتقتلون رجلا أن يقول ربي الله. بەڵێ، لە حاڵەتێکی لەم شێوەیە مەحاڵە کەسێک کە لە چینەکانی خوارەوەی کۆمەڵگایە خاوەنداریەتی لە حەزرەتی موسا بکات و لە کوشتن بیپارێزێت. لە چەرخی بەختەوەریدا حەزرەتی ئەبوبەکر هەمان پاڵەوانیەتی دەنوێنێت لە کاتێکدا کە موسڵمانان لەلایەن مشریکانەوە هەتا ڕادەی کوشتن دەچەوسێنرێنەوە. ئەو سەدیقول ئەکبەرەی کە سەربەچینی ئەریستۆکراتی ئەو کاتەی مەککە بوو دەفەرموێت ئایا دەتانەوێت کەسێک بکوژن تەنها لەبەر ئەوەی دەڵێت خوام ئەڵڵایە؟ کەواتە ئەو ڕووداوانەی قورئان دەیانگێڕێتەوە شکل و شێوە دەگۆڕن و بە بەردەوامی دووبارە دەبنەوە.